خۆشەویستانم لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەی ئەم کاتژمێرەمان. کێشەی نەوت لە عێراقدا یەکێکە لە کێشە بنچینەییەکان. هەتا ئێستاش سێ کۆمیتە لە ناو پەرلەمانی عێراقدا دامەزراوە و پێکێنراوە لە مەبەستی ئەوەی کە یاسای نەوت و گاز لە وڵاتەکەدا دابڕێژرێ و ئەم یاسایە بخرێتە بەردەم پەرلەمانی عێراق بۆ ئەوەی پەسەند بکرێ. زۆرێک لە چاودێرانی سیاسی لەو بڕواایەدان پەسەندکردن و داڕشتنی یاسای نەوت و گاز لە عێراقدا دەشێ ببێتە مایی یارمەتیدان بۆ چارەسەرکردنی زۆرە لە کێشەکان و هەروەها جێگیرکردنی ڕەوشی سیاسی ئەم وڵاتە. بۆ بڕێک تیشک خستنە سەر ئەم مەسەلە وە گرنگجی ئەم یاسایە ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانداری بیلال ئەحمەد وەهاب پسپۆر لە بواری نەوت و مامۆستا لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی دەکەین. کاک بیلال زۆر سپاسی ئامادەبوونتە. زۆر سپاس بۆ جەناب. ئەم یاسای نەوت و گازە هەتا ئێستا لە عێراق پەسەند نەکرا. کێشەیەکی زۆریشی لە نێوان هەولێر و بەغدادا دروست کردووە. یعنی ئەوەی کە لە عێراق بەگشتی پێی دەڵێن کێشەی نێوان هەرێمەکان یاخو پارێزگاکان لەگەڵ حکوومەتی نێوەندیدا. بۆ ئەم یاسایە هەتا ئێستا بەو شێوەیە پەسەند نەکرا کە ببێتە مایی ڕەزامەندی تەواوی لایەنەکانی عێراق یا پێکاتەکانی عێراق. ڕاستی هەڵبەتە دەستور بازێک ئوسوسی دابشکردنی نەوت و خاوەندایەتی نەوتی دیاری کردووە، بەڵام دەستور وازح نییە، ڕۆشن نییە، وردی نەکردوێتەوە، مەفروزە بەپی قانون ورد بکرێتەوە. لە ساڵی 2007 مسودەی قانونێک نووسرا کەوا بڕیار بوو چوە پەرلەمانیش مناقەشە کرا، بەڵام لەسەر چەند خاڵێکی جەوهەری کە بە نسبەت لە نێوان کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەن لە بەغا لەسەری پێک نەهاتن. کاتێکیشکەوە ئەم قانونە فیدرالیە دەرنەچوو، حکوومەتی هەرێم بڕیاری داکەوە مادەم لەسەر مستەوای فیدرالی بەپێی تێگەیشتنێک بەپێی نووسراوێک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغاکەوە ئەگەر هاتوو ئەم قانونە لە ماوەیەکی دیاریکراوە، قانونی نەوت و گازی فیدرالی لە ماوەیەکی دیاریکراوە دەرنەچوو، ئەوە حکوومەتی هەرێم سیاسەتی نەوتی خۆیدا ئەڕێژێ. ئەوە بوو حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان قانونی سەرچاوە سروشتەکانی هەرێمی کوردستانی دەرکرد و لەو کاتەوە تا ئێستا بەبێ بوونی قانونێکی فیدرالی لە عێراقا، حکوومەتی هەرێم قانونێکی هەرێمی خۆی هەیە. لەسەر ئەو قانونە نەوتی هەرێمی کوردستان با بڵین کۆنتراکتی پێ ئەکرێ، لەگەڵ کۆمپانیەکانە کاری پێ ئەکرێ، بەڵام لەسەر ئاستی عێراق تا ئێستا قانونێکی لەو شێوەمان نییە. ئەوەی ئاستی عێراق کە جەناب ئاماژەی پێەکەی ئەوەیە دەبێتە مای ڕێخستنی پەیوەندیەکان لە نێوان نێوەند و هەولێر و هەروەها کۆمپانیەکانیش بڵێ ئەو قانونە فیدرالیە تا ئێستا غایبە، تا ئێستا بوونی نییە. هەڵبەتە حکوومەتی عێراقیش و حکوومەتی هەرێمیش لەملا قانون هەیە و لەولا قانون نییە. قانون ڕاستەکەی ڕاستە لەوان چەند کێشەیەک چارەسەر بکە، بەڵام نەبووتە ڕێگر لەوەی کەوا کوردستانیش و بەغایش شەریکاتی نەوتی داوت بکەن، کۆنتراکت ئیمزا بکەن، واتە سیاسەتی نەوتی هەردوو لا چۆتە پێشەوە. هەڵبەتە بۆ ئەمە نیشانەی ئەوەیە کەوا و هەڵوەها شەریکاتی نەوتیش ئەمە نەبووتە کێشەیەکی گەورە لە بەردەمیانە، وات نەبوونی قانون نەبووتە کێشەیەکی گەورە لە بەردەمیانە، ئەوانیش هەر هاتوون. بۆیە کاتێکەوە شەریکەیەت و عقد لەگەڵ حکوومەتە ئیمزاکە، کاتێکیشکەوە حکوومەت ئەتوانێت عقد ئیمزا بکە و نەوت بنێرێ، ئیتر قانون هەبێیانە بێ زۆر گرنگێکی وای نییە، بۆیە نەچۆتە قاڵبی ئەولەویاتەوە، نەچۆتە یەکێک لە شتە هەرە گرنگەکانی کەوا ئەبێ حکوومەتی بەغا یاخود بە بڕمونە کوردستان و بەغا لەسەر ئەو کێشەیە بشنە، واتە کاری جدی بکەن بۆی کە ئەو مەلەفە بچێتە پێشەوە. بەڵێ جناب ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ دەکەی کە هەردوو لە هەم بەغداوە هەم هەولێریش هەر یەکە سەر بەخۆیانە سیاسەتی نەوتی خۆی داڕشتووە. بەغدا وەکو زۆرێک لە چاودێر ئاماژەی پێ دەکەن، ینی دەوێت کۆنتترۆلی هەموو شتێ بکات لە عێراقدا بە مەسلەی ناردنە دەرەوە یا فرۆشتن یا کۆنتراکتی نەوتیشەوە. بەغدا لە ڕووی دەستوریەوە ئەو مافەی هەیە یاننا؟ کێشەکە لەوایە دەستور بە ڕای کێ؟ دەستور وەکو بنێشتە خۆشەوەیکی بەخێنەوەی کێ وەکو بنێشتە خۆشەی لێ هاتووە. بۆ نمونە تەنانەت ئێستا حکوومەتی هەرێم دەسەڵاتی کوردی جۆرەخێنەوەیەکی بۆ دەستور هەیە. دەستورەڵێ نەوتی عێراق مڵکی میلەتی عێراق،
حکومەتی هەرێمەڵێ ملت مڵکی میلەتی عێراقە یعنی میش بەشێکم لە میلەتی عێراق یعنی من بۆم هەیە دەری بێنم بیفرۆشم کۆنتراکتی بکەم بۆ شتێکی لێ بکەم حکومەتی بەغاڵێ نەخێر ئەم کاڵێ مڵکی میلەتی عێراقە تەنها حکومەتی ناوەند نوێنەری میلەتی عێراقە تەنها ئەو بۆی هەیە کاتە مەسلەی خوێندنەوەکان زۆر جیاوازن. باشە بین لەسەر مەسلەی کۆنتراکتە نەوتیەکان وە کە دەڵێ کۆمپانیەکانیش بە تایبەتی ینی بەبێ گوێدانە بوونی یاسایەک دێن کۆنتراکتی خۆیان هەم لەگەڵ بەغدا و هەم لەگەڵ هەولێریشدا دەکەن لە هەمویان گرنگتر ئێستا کۆمپانیای ئەگزەن مۆبیلەکە مشتومڕێکی زۆری ناوەتەوە لە عێراقدا بە تایبەتی وەکو زۆرێک لە سەرچاوەکانی هەواڵیش ئاماژەیان پێکرد ئەگزن مۆبیل دەستی کردووە بە کۆبوونەوە تایبەتیەکانی خۆی بۆ تاوتێکردنی ئەم ڕەوشە ئایا لەگەڵ نێوەندا بمێنێتەوە یا لەگەڵ هەرێمدا. بەڕای جەنابێ ئەگزن مۆبیل ئەتوانێت ببێتە یەکلایی کەرەوە لە کێشەی نێوان بەغدا و هەولێر. بڕۆ ناکەم کۆمپانیایەک بە تەنیا بتوانێت یەکلاکەرەوە بێت کاریگەری ئەبێت ئەکسەر مۆبیلیش بێت چونکە لەم عقدانە لەم کۆنتراکتانەی کەوا چ لە بەغا ئەکرێت چ لە هەولێر مۆرەکرێت حکوومەتیایە باڵا دەستە حکوومەتیایە باڵا دەستە واتە ئەوەی کۆمپانیاکە ئیشی بە حکوومەتەکە هەیە ئەوەندە حکوومەتەکە ئیشی بە کۆمپانیاکە نییە بۆ نمونە حکوومەتی هەرێم ئەکسۆن گرنگە زۆر پێویستە لەوانەیە زۆر گرنگ بێ بەلایەوە بەڵام بەنیسبەت حکوومەتی هەرێم ئەکسەن بەدیلی هەیە با ئەکسەن نەبێ باشەڤران بێ باشەڤران نەبێ بابی پی بێ هەروەها برسمێتت حکوومەتی بەغدایشەوە با شەریکێکی ئەمریکی نەبێ با شەریکێکی چینی بێ بەڵام شەریکەی چینی و شەریکی بیپی و شەریکەی ئەکسان زۆر پێویستن بە عێراقە چونکە شوێنەکانی تر ئێستا نزیکەی 1970 نەوتی جیهان بەدەست شەریکاتی نەوتی وڵاتەکانەوەن واتە شەریکاتی غەیرە واتەوانی کە لە پرایڤەت سێکتەر نین ئەوانەی کە لایەن حکوومەتێکەوە وەکو شەریکەی نەوتی سعودی وەکو شەریکەی نەوتی کویتی وەکو شەریکی نەوتی ئەبوظەبی بۆیە ئەم شەریکانەی کەوا وەکو شەریکی ئەکسان و بیپی کەوا شەریکاتی نەوت بن و ڕۆژە لە ڕۆژان نەوتی دنیا بەدەست ئەوانەوە بووە شەڕیانە لەسەر تەنها چەند شوێنێکی کەم کەوا نەوتیشی هەیە ئامادەن لەگەڵ شەریکاتی ئەی دەولیە کۆنتراکتی خۆیان ببەسن بۆیە ئەوان زۆریان پێویست بە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی زیاتر لەوەی کە علاقەکە واتە زیاتر لە مەسلحەتی حکوومەتە لەگ ئەوانیش ئێستا حکوومەتی بەغا ئەو وڵاتان ئەوش کۆمپانیانی کەوا زیاتر لەگەڵ حکوومەتی بەغا کۆنتراکتیان ئیمزا کردووە شەریکاتی حکوومین واتە شەریکاتی تجاری نین واتە تەنها لەڕێی هەدەفەکان تەنها بریتی نییە لە بوارە ئابوووریەکەی کەوا من ئەبێ دۆلارە سەرفەکەم بەرامبەر هەر دۆلارێکە بێ هیچ بێ 500 قازانج بکەم شەریکاتی حکوومین واتە لە پشت قازانجە مالیەکەەوە هەندێک قازانی استراتیجی بۆ منە شەریکی نەوتی سینی ئامادەیە بچێت لەگەڵ بەغا بە پارێکی زۆر کەم کۆنتراکتێکی 25 ساڵە ئیمزا بکات چکە بۆ سین تەنها مەسەلەکە پارەکە و قازانجەکە نییە بەڵکو کێشە استراتیژیەکەی شەریکەیەکی ڕبحی پارەدارە لە بواری کەتی تایبەت ئیشەکە بریتی نییە لە دەستگایەکی حکوومەتی ئەمریکی بۆیە ئەبێ حسابی قازان و زەرری خۆی بکە باشە بەڕای جەنابەت وەکو پسپۆڕێکی بواری نەوت ئەوەندەی چاودێری ئەم بار و دۆخەژەکەی لە بەرژەوەندی ئەگزەندایە لە هەرێمی کوردستان بمێنێتەوە یا لە کێڵگەکانی قوڕنە لە باشووری عێراق هەردووکیان ئەگەر ئەکسۆن پێی بکرێ خوڕمش بکە هەردووکیانەکە بەڵام ئاسان نییە هەڵبەتە ئەوان کە چوونە وێزقڕنەوەیەکێکە لە پێوترێت میجر ئۆیل فیلز یەکێکە لە نەوتیەکانی کەوا نەوتێکی زۆری تایە دەرکردنی نەوتەکە ئاسانە بەڵام بۆ ئەوی کەوا لە وێزقڕنە سەرکەوتوو بن ئەکسۆن کێشەی زۆری کەوتە بەردەم بۆ نمونە یەکێک لە کێشە تەکنیکەکانەوەیە کە ئەبێ لە ڕووباری فوراتەوە ئاوی بۆ ببرێت ئەم ئاوە پێویستی بە ڕاکێشانی بۆری ئاو هەیە بۆی کەوا زەختی ناو ئەو بیرانە ئیدارە بکرێت و بۆی نەوتەکە بێتە دەرەوە لەم کارە کێشمی زۆر و چەرمەسەری زۆریان هاتە بەردەم کێشەیان تەنها لەگەڵ هەندێک کێشەی کە لەوانەیە زۆر بچووک بێ بۆ نمونە کاتێکەوە کەسێکی ئەکسەنەوەی بچێتە سەردانی عێراق بە پێویستی بە ڤیزەیە ئەم ڤیزەیە جای وا هەیە تەخیرە بێ جای وا هەیە دەرناچێ ئەمە هەمووی بۆ شەریکیەکی وەکو ئەکسۆن ئەمان هەمووی ڕێگریە و تا حدێک لێ بێزار بوون لێ بێتاقەت بوون لە بەرامبەر تا سەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان ڤیزەی ناوێت و ئاسانکارێکی زۆر هەیە و لە ماوەی 48 کات ژمێرە یەک لە کۆنتراکتە نەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مفاوەزاتەوە هەتا ئیمزاکردنی کۆنتراکتەکە تەنها 48 کات ژمێری پێچوە بۆیە بۆ ئەوان هاتنە سەرەوە لەوانەیە ڕاستە وێزقڕنیان جێهێشتووە کە نەوتێکی زۆر و زەرریان لێ کردووە بەڵام لایەکی ترەوە
ئەتوانن زووتر دەست بەکار بن ئەتوانن زووتر کار بکەن هەڵبەتە خاڵێکی گرنگیش هەیە با باسی بکەین لێرە نەوعی کۆنتراکتەکانی فەرقی هەیە ڕاستە وەسقڕنا نەوتێکی زۆری تایە بەڵام بۆ هەر بەرمیلێک لە پێی حکوومەتی عێراقی لەوانەیە $2 بۆ $3 هەندێکشان هەیە $1 هەتا ماکسیمم $5 بۆ شەریکاتی نەوتە بێ بەڵام عقودی شەریکاتی کوردستان عقودی شەراکەیە واتە بەشێکی زیاتری نەوتەکە بۆ کۆمپانیاکە ئەبێ ئەمە یەک دوو کۆمپانیا نەوتەکان غیرەوەی کەوان نەوتیانەوە نەوتیان بفرۆشن ئەیانەیە بۆ هەر ببێ نەوتێکەوە دەری هێن و ئەیفرۆشن بەرمیلێکی تری نەوت بدۆزنەوە وەکو عەرزم کردی لەبەرەوەی شەریکە نەوتەکەش زیاتر دەستی حکوومەتایە بۆیە بۆ ئەوان کاتێکەوە ئەبنە شەریک ئەو نەوتە با لە ژێر خاکی کوردستانی شابێ شەریکی ئەکسۆن ئەتوانێت بڵێ 120 ئەو نەوتە هی منە با دەریش نەهاتبێ بەڵام بۆ ڕەسید و بۆ ستۆک مارکتی شەریکی ئەکسۆن هاتنە کوردستان و قازانجەشی هەیە بەڵام بۆکوتم هەردووکیانی هەبێ باشترە بەڵام لە بینی ئەم دوانە ئێستا ئەکسۆن وای بڕیارداوەکەوە کوردستان باشترە وای بڕیارداوە یعنی ئەمە سەرچاوەیەکی باوەڕ پێکراو هەیە بۆ ئەو بڕیارەی یاخو بەستەنها ڕاگەیاندنێکە دەستیان بە ئیش نەکردووە ئەکسۆن هێشتا پارەی سرف نەکردووە ئەکسان تا ئێستا هەر قسەکە لە ڕاستیە بۆیە ئەوە نییە بڵێ ملیارەها دۆلاری سرف کردوێت و بڕیاردابێ وەکو داناگاز وەکو گەنە ئەنەرژی لایەکی وەرگرتی بێ بەرامبەر بە لایەکی تر هێشتا احتیمالی هەیە کە ئەکسان ڕۆی خۆی بگۆڕێ بۆیە وەکو جناب تەبینی مالێکی نامە ئەنێرە بۆ ئۆباما داوای لێ کاکە ئەکسان پەشیمان بکاتەوە ئێوێ زەختێکی سیاسی لەسەر ئەکسان دروست بکەن ئەکسەن مۆبیل وەکو کۆمپانیایکی زۆر گەورە بەڕێوەبەرایەتی هەرێمی خۆی هەیە لە هەر وڵاتێکەیە لە هەر شوێنێکا کە بڵین بوونی هەبێ بڕیاری کارکردنی بۆ هەرێمی کوردستانی عێراق لە بڵین ئۆفیسی عێراقیەوە بووە لە ئۆفیسی وڵاتێکی دەوروبەری عێراقیەوە بووە یاخو بڕیارێک بووە تایبەت بە بارەگای سەرەکی ئەکسەن مۆبیل لە تەکساس بە پێی زانیاریەک من لە ڕێی لێکۆڵینەوە و قسەکردن لەگەڵ بەپرسانە بیست بێتم ئەوەیە کە ئەم بڕیارە لە بەرزترین ئاستی شەریکی ئەکسۆنە دراوەکەوە بەغاجێبێ هەڵدرێت و بەرەو کوردستان هەنگاو بدرێت بلال ئەحمەد وهاب سپۆر لە بواری نەوت سوپاست دەکەم هەرچەندە پرسیارمان زۆرمەوە بەڵام کاتی بەرنامەکان ئەوەندە مەودامانەدا زۆر سپاسی ئامادەبوونە دەکەم لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگێن زۆر سپاس دەکەین